کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە قەدەغەکردنی نایلۆن بۆ پێچانەوەی نانەکان. وەزارەت دەڵێت بەکارهێنانی ئەو نایلۆنانە مەترسی زۆر لەسەر گواستنەوەی نەخۆشی بۆ هاوڵاتیان لە ڕێگەی نانەکانەوە دروست دەکات. خاوەن فرن و نانەوەخانەکان سەبارەت بەم بڕیارەکە بەشێکیان لە سلێمانی و لە دهۆک تەنانەت لە هەولێرش ناڕازین. چی دەڵێن؟ چارەسەر بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی وەزارەتی تەندروستی و داواکاری ئەوان و پاراستنی تەندروستی هاوڵاتیان لە چێوەی کارەکانی ئەو کرێکارانەدا. حکومت دەڵێ دەبی زەرب بکات. تۆ لەگەڵ بڕیارەکەی؟ بە خودای لەگە بریارەکەیمە زەرب باشە خراپ نییە. تۆش ترس لەوەی هەیە تووشی نەخۆشی؟ ئەرێوەڵە خواستە لایلۆنە ڕەشەکە باز دەکەن ڕەشەکە و ناسپیەکە دەرن ڕەشەکە زۆر خەتەرترە مادە چیمیای تێدا نەمازەم مادەی چی تێدا بستۆ بەردەوام لە فڕنی نان دەکڕی بۆ بە خودای بەردەوام نییە ناوەڵە ینی کابانی ماڵەوە نان دروست دەکات لەماڵێ نان دروست دەکەن دەکڕین بە ناچاری دەکەن بە ناچاری. تۆ چەندە دڵنیایی ئێستا ئەو هەبیر و ئەو نانە پاکە؟ بە خودای زۆر دڵنیا نیمە زۆر دڵنیا ناوەڵە بەتەمای خۆی دێ. ئارێوەڵە جارێ سەمونونەکان نانک ئەو هەویرەکان نازان بە زۆر شێواز دێتە دەرە هەریەکی بە شێوازی یەک سوتا یەک ڕەشێک ئاردەکە نامتو بۆ شتێکی تێدا بێ بە خودای ناوەڵە شتم بەدینەکە بەس ئارێوەڵە ئارێوەڵە زۆربەی خاستن ئەوانی فڕنیەوانی سەمونی حەزەر شتوا دەکەن لای ئاردەکەم دنیانی مەسەتا سەد پاک بی زۆر سپاس. ئاساییە کەسێک وەستا بێ کڵاوی لەسەر نەبێ و بکەوێتە ناو هەویر نەخێر نابێ شتا لەبەرەوەی بە هەزاران کەسمان دیتە کە شتۆ مارێ کە نانەکەیوا لێکردێ نانەکەیت کەشی فڕەدا گوناحباریش دەبین ئەدیکو. باشە تۆ ئێستا هاتی ئەم فڕنیە بەێ دڵنیای کە ئەم فڕنیە خاوێنە بۆیە هاتووی بەێ لەبەرەوەی یعنی ئێستا تۆ بۆ تو لە هەموو شوێنێک ناکڕین ناوەڵڵا ئللا شوێنە خاوێن بێ و جدی ئەمە دوو جێهێ لێ دەکڕم یەک ئێرە یەکشلاکن فلکەی شۆڕش فلکەی شۆڕش فلکەی شۆڕش ئەوانیش نانەشی زۆر جوانیان هەیە فڕنیەکان بە عام پاک و خاوێنی وەکو پێویست با خودای بەعزە جێهێ نییە ئێستا مەکتە ئەوەکەیە لە سەبعانی سا نایمە ئەوە جێەکەی نادەم سبەی نانەتوەرە و سەمونێ ببینە وەڵی ناتانی بخۆی ناتانی بخۆی بەخوای فەتیرە ڕۆژێک برژایە ڕۆژێک نەبرژایە نازانانی ڕۆژانت وەڵی چ جێمان پێزیێنێ لە بوێ ینی کەوایەتی مەکانی تەندروستی باش چاودێری ناکەن نەخێر. چەند ساڵە تۆ کرێکاری دەکەیت؟ 9 ساڵ 8 ساڵ بۆ 9 ساڵ دەبێت 8 ساڵ 9 ساڵە باشە ئێستا حکوومەت دەڵێ لەمە دۆ نابی نایلۆن بەکاربێنرێ زەرەر نییە بۆیەوە؟ ئەی چۆن زەررە ئێستا نانی مەتعەممان هەیە نانی زۆر شوێنمان هەیە لەناو عەلاقەی دەکەن لەناو هیچ شتێکتر نابێت. باشە ئەی کاغەز نییە لە بازار بکڕن؟ کاغەز کوا لە هیچ شوێنێک نییە نەتان پرسیوە؟ ناوەڵڵا. باشە کێشەتان چی؟ ئێستا زۆر جار دەگوترێ ینی ئەوانەی کە کاری فڕنی دەکەن سەدرێ لە بەرناکەن زۆر جار دەڵێن کڵاویان ئەو پرسە جوانانە بە کۆتیە دەکەوتە ناو هەویر ناوانەیە لەگەڵ نام بچێتە دەمی خەڵک. ئەی چۆن ئێستا سەدریا من کاتی لە کاتی هێویشێلاندا سەدرێ لەبەر دەکەم بەس لە کاتی هێویشێلاندا چکە هێویشێلان زۆر دەبێت پاک بێت. ئەی چۆن چ گەرەنتی هەیە ئەو نانە خاوێنە ئێستا لەوەی گەرەنتی چییە؟ وەڵی گرنتیەوە هەموو فڕنیەکە یەک شتە دەستان دەشۆن بیدەن بە جوانی دەشۆن چۆن ئەو مەقسەدەوە هەموو شتە چلیە هەموو شتێ چلیە. ماندوو نەبی تۆ نانی خۆمانە دەخۆیان لە فڕنیەکان نان دەکڕی؟ نانی خۆمانە و نانی فڕنی شەکرد. باشە بۆچی زیادەتر دەچێ فڕین دەکڕی؟ وەڵی زۆر جار مەسە نەگەر نانەوە خاریە خاوێن بێ دیەکڕین یعنی هەموو فڕێک نان ناکرد؟ بۆچی دەدیانی قەت بینی تۆ فڕنی نانی پیس بێ؟ ئەرە وەڵی جاروایی بووە شتیوایتیا بۆ تەسەوڕانیتە؟ بەخۆت بینیتە؟ مووی سەری تیا بووە مووی تێدا بوو لە ناو نانەکە؟ موتیە مووسری کەوایە ئەگەر حکوومەت
ئەو کارمەندانەی دەبینی سەریان کۆتە غەڵەتە دەبی وای دەبی کڵاوی ئەو کڵاوی لەسەرکە وەکو پێویست نیە لە فڕنیەکە بەڵا پێویستی چۆن پێویست نیە پاکوخاوی چۆن دەڵێم وەکو پێویست نییە ئەوەی کە دەبینی تۆ ناوەڵا زۆر پابند نابن بەو شتانی واداڕا تۆ کە نانێک دەکڕی لە فڕنیەک سەیری چی دەکەیت بۆی دڵنیابی پاکە وەڵی یەکەم جا تەمەشای کارمەندەکانەکەیت جلوبەریان خاوێن بەخۆیان خاوێن بن حکومەت ئێستا دەڵێ لەمە دوا دەبی کاغەز بەکاربێنرێت لە باتی نایلۆن کارێ زۆر چاگەوە باشە ئەچوون لایلۆنەکە لەوانەیە کارلێک بکە ژاری دروستکە بەڵام کاغەزەکە کارلێک ناکە حکومەت دەڵێ لەمە دوا نابین نایلۆن بەکاربێنرێت بۆ سەمون ئێوە وەکو خاوەن فڕنووت چ دەڵێن وەڵای دوو جار چوومە ناو بازاری تەماشام دەکرد چەند دوکانیاوێن لە ناو بازار ئی نەبوو لە چی ینی بینی کاغەز نییە کاغەز نییە لە چی بڕیارێکی دەرکردووە حکوومەت کاغەزیش نییە نییە کاکە چی بکەم یعنی ئەگە کاغەز سەبێ ئەگەر کاغەزە بوو لۆ ناین دەینم بەسەر هەردوو چاو بۆ سەرەکە کێشە دروست ناوەڵە لە بوسارەکەی نییە ناوەڵە ئەوە نانی خۆمانەیە دەڵێن نانی تیری لە چێ دروست دەکرێەوە ئەوە محملمانەیە دروست دەکرێ هەموو شتەچی مەزبوطە یعنی هیچ نەوەقیسێکی لەنا معاملەکە ئێستا ئەمانی ماڵەوە دروست دەکرێت بەڵێ معاملە هەموو ئیجازشتی هەیە لێرە ئەمن مشتریم دێتەوە ئێرە لەبەر ئەوە لێرەم دانایە باش ئەوە ناو لایلۆنە ناو لایلۆنە هیچ حکومەت دەڵێ لەمە دووە لایلۆن قەدەغەیە بۆ نانی تیری هیچ هەتا ئێستا هیچ بڕیارێک نهاتیە نانی تیری ئازادە خانەکانە بۆ نانی تیری هیچ بڕیارێک نهاتیە لە بۆکە زەرفی تۆ دەڵێ کارگەمانەیە معمەل بەڵام لەو معاملەی ئێوە تیمی تەندروستی سەردانی دەکە زوش سەردان دەکە باشە تۆ وەکو کەسێک کە لەو بوارە کار دەکەیت ینی پاراستنی تەندروستی ڕەچاوکردنی پاک و خاوێن چەند گرینگە بۆ میشە سەد گرینگە نەکار چەند گرینگە هەر چەندی سەردانی بکاتە سەحا ئەوە باشترە بۆ هاوڵاتی و بۆ ئێمەش تۆ بە سەبارەت بە نانەوەخانە و فڕنیەکان پێت وایە ڕەچاوی تەندروستی کراوە زۆر کەس دەبینی ینی هەتا ئێستا من کەسێکم نەبینیوە کڵاوێک لەسەر بکە ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە سەر کارمەندەکانی سەموخانەکان ئەوە دەبی ساعی فڕنیەکە ئیزراعاتە لە بۆی ساعی فڕنیەکە غەرامەی دەدا شاگردەکان غەرامە لە دەبی ساعی فڕنیەکە مەزبوط بی لە سەریە بەڵام پێ دوانیە کە مکوڕیەکەی لە حکوومەت لەوەی چاودێری ناکرێ یەک فڕنی نییە دوو نییە سێ نییە دەگەڕێت حکوومەت زانە کارمەندی نیە ئایا کارمەندەکان ئێمالم بەس تۆ لەگەڵ ئەوەی چاودێرێکی جددیە هەیە هەشە بەس بە تاویش نییە یعنی مەزبوط بە سەتا هەفتا هەیە سەتا سەد نییە ئێستا حکومەت بڕیارەکی دەرکردێت دەڵێ لەمە دووان نابین نایلۆن بۆ فڕنیەکان بەکاربهێنرێت دەبی کاغەزبی چووکە نەخۆشی بڵاو دەکە بڕیارێکی چۆنە زۆر باشە پێت باشە طبعا لایلۆن زۆر پیسە بەخۆی دەچ دروست دەکرێتەوە لایلۆنەکە پیسەکە خڕ دەکەنەوە دەی سایکلین دەکەن و بڕیارێکی باشە بڕیارێکی زۆر باشە کە نان دەکڕی لە فڕنی و نانەوەخانەکان ینی پێت ئاسایی هەر کامەبی یان دەترسی ترسیەیە نان زۆریان پیسن زۆری جێگایەکان پیسە زۆریان دەبی سەدرێ هەبی دەبی قاچە قماشێک لەسەری ئاراقەنێتە ناو هەویرەکەی بینیتەوە حاڵەتانە زۆرە لە فڕنیەکان هەیە زۆرە چێ دەرێت لە سەتانەوەتی وایە لە عمەتی خەکانێ یانی سەدرێ نابەست تاک دەبینی خاوێن تێدایە تاک چی بکەین ئەو هەموو نانە چێ بەرپرسە لەوەی کە کارمەندێک کرێکارێک پاک و خاوێنی ڕەچاو ئەوە دێتەوە سەر حکوومەتی نابێ ئەمە خۆمان باێ نامۆزۆی عادی حکوومەتیە ینی بێتاقەتت دەکات عادی چۆن دەبی تیمی تەندروستی ئەوی شەی بکە هەموو ڕۆژ بگەڕێ نەک هەفتەی مامانجێ جارێک سەردانیان مانجی جارێک نابی کەمە ئەو دەقێدێ ئیش خۆی دەکا خۆی خاوێن دەکا بەس دوایێ خۆی خاوێن ناکە باشە تۆ لە فڕنی دەکڕی بە قورعان لەگە ناچاری نەبی ناتانی بکڕی بەس سبەینانە تو بە خۆ هەڵدەستی ناچاری هەر فڕنێک نێزیک بکڕی شتی نابەستن کراوی نابەستن پەنجوانەی ژوورەکان شوێنی هەوی ژۆرەکان جارێت و ببینی عاشاک بەو نعلەی کە دێتە ژۆرێ دێتە دەرێ ئێوە ویرە بەردەفتەوە ئەوە نابیەوە بەڕاستی دەبێ هەموو شێ بکرێتەوە تەمەشا بکرێتەوە لۆ خاوێنی بینیتە چی کردووە بینیتە چغارە و هەویر شێلان و ئەوەی کردووە پێ نەگۆتۆ کاکە ئەمەدەی خۆین براوە نافتە عادیمە ناتاوە دێتە سەر ناچاری نەچێت ناچاری بخۆت چی دەڵێتە حکوومەت وەڵا داوایانە دەکەین ینی کێشە بەس نایلۆن نییە لایلۆنیە چاودێری تاوای دەبی لە سەروی
بەڵام نایلۆنەکەش نایلۆنەکە شەژی زۆر باشە بەس ئێستا زۆری لایلۆنە پێشان تەنفیزیان نەکرد ئیشەکە. کاکە ماندوو نەبی باشی جانەکە ئاگاداری حکوومەت بڕیاری داوە کە دەبێت لەمە دوای نایلۆن بەکارنێنن خراپ نییە کە سیارەکەی باش خراپ نییە چۆ سیارەکەی باش بێ یعنی مەبەستن لە چیە حکوومەت کاغزەکەتان بۆ دابین بکە ئەلێ بە حکوومەت هاوکار بی سیارەکەی وازیان نەبی کە زەرە بە زەرە بشکێتەوە پێت وایە ئەو بڕیارەوە دەکەن نان گران بێ بەخوا ناوە گران نابێ کامان نییە بە بەو شێوەیە نییە کەم و کوڕی چییە تاوکو ئێستاە وەکو فڕنیتانێت چ کەم و کوڕێکانەیە بە حوشرامە پشت خوارەگوتی بۆ جێڵ ڕاستە ئەمە چمان هەیە تاکەم و کوڕیمانەوێت یان کەم و کوڕیتان زۆرە بەس دەزانی سەری بەمانێت هیچ کە نازانێت یعنی بەس زەریبەتان لێوە باشە بەڵام زۆر جار دەگوترێت زۆر جار دەگوترێت حکوومەت هاوکاری کوردون لە ڕابردوودا نەوت پێداون لەڕابردوو بەڵێ لەناوردوو ڕێک نەوتەکە زەڕوورە پێدان بدرێت چی بشیتان دەداتی حکوومەت وڵی نازان بە زۆر تقای حکوومەتی قەدیم بەڵێ کومرە و سۆدەی دەداینێ کومرە و سۆدا باشە ئەو نایلۆنە بە زەرەری دەزان بۆ هاوڵاتیان بۆ سەحرا لە ڕووی سەحرا قسە ناگەم لە ڕووی مادیۆ قسە ناگەم باشە هەندێک جار باس دەوە دەکرێت فڕنیەکان پاک و خاوێنی ناپارێزن بەخوای نسبیە نسبیە چ گەرانتیە هێنانەکەی تۆ خاوێن بێت بەخوا زانیتیا بەڵێ دەبێت بینایەکە 6 مەتر بێت بەس لە هەم هەولێکە سوار ناڵەخانەوە نابینیەوە نایبینیەوە یعنی هیچ فڕنیەک لە کوردستان ستانداردی یاساکان زۆر دەگمەن خواردنگەکەی ئێوە ئەحتیمادێکی زۆر لەسەر نان دەکات ئەو نانێکی ئێستا ئێوە دەیکڕن لە فڕنی چەندە گرنتیە هەیە کە بە پاک و خاوێنی دروستکرات طبعا هەتا گرنتی نەبی هەرکەمە چەندی زۆر بیکەمە لەبەرەوەی ئەمە ئیشەکەمان زۆر خواردنە زۆر چی برێ حساسە حتمما لەبەر ئەوەی ئێستا هەر شتێک لە ناونانەکەی هەبی یابرە نارێن لە ناونانەکەی دەرێت لە ناو خواردنەکەی لۆیە لۆمە زۆر گرنگە فڕنیەکە خاوێن شوێنەکەتان وا پێدەچێت ماوەیەکی زۆر ئەو کار چەند فڕنی گۆڕیوە تاوەکو ئێستا شوبی فڕنیەکەت بینیبی پاک نێ لە گوتی طبعا ئەمە وەختی خۆی مامەسات هەبوو فڕنیچی لە هەتا ساڵی هەشتاوە لاوی دەمانە زۆر خاوێن بوو لە پاشم فڕنێشتەکەمان کرد ئەو مامەدڵە ئێستا فڕنیەکە لە خوارێ فڕنێک خاوێنە لاوی دێن ینی دەبێت مەرجەکانی ئێوە چێ بۆ فڕنیەکە طبعا کراوی لەسەربی سەدریای لەبەربی فڕنیەکە خاوێنبی پاک خاوێن مەردی تەندروستی تەواوی ئەو زەمان تۆ نان لە هەموو فڕنیەک نە طبعا نابێت باشە تۆ دەڵێ چی ئەنی هەموو فڕنیەکانی کوردستان خزمەت گوزاری و سەلامەتی خواردنیان وەک پێویستە واللهی شەر نییە شەر نییە هەیە زۆر باشە هەیە مام ناوەندی هەیە هیچ نییە باشە چوویتە فڕنیەک ینی وا بکەی لەبەرەوەی کارمەندەکانی خاوێن نەبوون واز دەینا من نادەکرم لە ئەنکاوە کوڕەکە بەرامبەر دایرەی ئیتفا شەو ڕۆژ ئیژەکە چووکرد نانەکەی جوانە و خاوینە و پاک و تەمیزە عالەم هەم ڕۆژێ ئەو هەیە کەوایە زەڕورە خاوێنی تەبان ینی هەموو شوێنە تۆ ناکڕی نا ئەر لەو دوکانە دەکار ئێستا حکوومەت دەڵێ لە مەودووە نابێ نان لە نایلۆن بکرێت چونکە ژەهر کۆ دەکات بڕیارێکی باشە ئەمە زۆر چاکە چەندی لە مەسلحەتی ملت بێ ئەوەندە باشترە بڕای بەڕێز حکومەت دەڵێ لە مەودووە نابی ئەو نایلۆنە بەکاربێن ئەمە زەرەرە بۆ ئێوەیان قازاند طبعا زەرەرە چۆن سعری ئەو لانۆن هەرزاتر لە سعری زەرف دوای زەرف هەموو وەختێک پێویست نییە یان بگری ئەسرە سینانی ناگری زەرف محددە یان هەشتانی دەگری حتا ناگری ناچاری دوو زەرف بەکار سێ زەرف بەکاربێنی تۆ پرسیار کردووە زەرف بە چەندە زەرف دەرێ بە 4000 دینارە گران دەبی بە 4000 یعنی ئەگەر بڕیارەکەی حکومەت بستە جێبەجێکردن ئەمە زەرمەندین نانیش گران دەبێ طبعا زەرمەندین ئەرێ وەڵام زەرمەندە ئێستا چەند نان بە هەزارە 8 نان بە هەزارە لە لای تۆ 8 بەڵام لە هەندێک جێ
مازم هەموو وەکو یەکە هەموو وەکیەکە بەس جێ هەیە مەسەنەن چاری بازارەوە دەبڵە دەبڵە ئەنگوتکەکان وەکو یەکە نه ئەوە 120 غرامە بەس وەکو بووە دەبڵ دەبێتە 220 غرام باشە نەوت وەردەگرن ئێستا وەڵا کێشەیە زۆر باشە ئەگەر حکوومەت نەوت و کاغەز بەیەوە بڵێ کاغەز بێن و منیش نەوتتان دەدەمێ باش دەبێ بۆ ئێوە زۆر باشە مەمنونیانیش دەبین ینی گرینگاوە گرینگارێ وەڵا زۆر باشە بەڵام من هەندێک جار لە هاوڵاتی پرسیار دەکەم دەڵێ کاکە کامەرە وەڵی فڕنیەکان پاک و خاوێنی ڕەچاو ناکەن کڵاو لەسەر ناکەن ناچتوانیە وانە ناچتوانی ئەمە دەفتەری سەحەمانێ هەموو جارێک دێن سەحا سەردارمان دەکەن هەموو هەفتان ینی پاک و خاوێنی ڕەچاو کراوە هەموو فڕنیەکان وایان بەزەوەی تۆ هەموو فڕنیەکان ئاوایە دڵنیای هەمویان پاک و خاوێنن دنیانی مە 100 طبعا 100 ئەوەندێک دەڵێن کاکە زۆر جار خاوەن فڕنی دەڵێ جورج و مشک لە ناو ئاردەکە چۆبکە خەتایمە نییە ئیتر ئەوە شوێن وایە و ئەوە وەزعکە بەو شێوەیە طبعا ئێستا جێ حتا جێ دەزانی جێ سەرجاتەیە کاشیە مەسەنە بنومەت مشافێمە کاشیە جێوە نابدەوە سبەینان دەڵێ نینۆکەکانتان ببینم تۆ وەکو سەرەوەستا لێ ناگەڕێنی نۆکیانە نەچغارە نەنینۆ کەسێکە کڵاویشیان لەسەر وێ باشتر دەبێت باشتر دەبێت ماندوو نەبن سەرچاوم بەڕێز چەند دەبی تۆ ئەو کارە دەکەیت وەڵی دەوری 6-7 ساڵ 6-7 ساڵە وەستایەکی باشی تۆ بەێ باشە دەگوترێت سۆدەی زۆر دەکرێت لە ناو ئەمیرەکان نابی زۆر تێ بکەی حەزب قاسەویرەکان چەندە ئێستا بۆ نمونە چەندە مەسەلەن ئەگەر مەسەن 200 دانێت سێ دەبیدانێ سێ ملاک باشە هەندێک دەڵێن کاکە قەڵەو دەبین هەندێک دەڵێن تەنانەت ینی بۆ تەندروستیش خراپە ناشتیوانە ئەگە تاسیری ئەسیری لەسەر نییە باشە تۆ 6-7 ساڵە وەستای دەڵێ هەویرەکەم خراپ نییە و تەندروستی باشە ئەدی وەڵی ئەم حەسب ئەو کەسێکە سیقەی بەخۆی هەبی هەویری باش دەشێری باش دەشێت بەڵام تۆ پێم بڵێ بۆ کلااوت لەسەر نیە ئەگەر مۆکەتە ناو هەویرەکە ناشتیوانە حەزەکەوانە آخر من پرچم کورد دەکەمەوە یان دەستمە حەلا زۆر لێ دەم بەس پرچشم کورد دەکەم بۆ مۆکە نستەنەوە ئەمە باکە بەێ دڵنیایی دنیاوە دەمشاکە حەزە دکتۆر بڕیارێک دەدرێت لە سلێمانی لە هەولێر لە دهۆک بە شێوەی جیاجە جێبەجێ دەکرێت سەبارەت بە ئیتر بۆ لە مەودووە فڕنیەکان دەبێت کاغەز بەکاربێنێ نەباتی نایلۆن لە پازدەیدا فەرمانێکی وەزاری دەرچوو لە وەزاری تەندروستی لە جێبەجێکردنی ئەو ڕێنمایەکەوە دەست پێ بکرێ بە بەکارهێنانی چیسەی کاغز لە باتی نایلۆن لە هەموو شوێنەکە لە بۆ هەموو پارێزگەکانی هەرێم بەڵێ لە پازدەیدا ئەمرەکە دەرچوو لە وەزارەت کە گەیشتە لایمە ئێستاوە دەمانوێت ئەمە کاری لەسەر بکەین چوە تەنها لایەنی وەزارەت تەندروستی و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی لەگەڵی جێبەجێکردنەکەی بە تەنها نابێ خەڵکی تری لەگەڵا دەبێت لە دایرەکانی تر ئێستامە بڕیارمانداوە کۆبوونەوەیکی ئەنجام دەدەین لەگەڵ نوێنەری پارێزگا هەتا لە قایمقامێتەکان دوایە جێبەجێ بکرێت لەگەڵ نوێنەری پیشسازی ئیزباریە شتەکە بڵێ ئەمرەکە دەرچووە و جێبەجێ دەکەین بەڵام دەمینێ ئالەتی جێبەجێکردنەکەی کاتی دەبا ئەکی کاتی دەبات چۆمە دەست پێ دەکەین کۆبوونەوەکەی وەزارتی ڕۆشنبیری بەڕێبەراتی ڕۆشنبیریمان لەگەڕا ئیدانەوێڵەی لەگەڵمانە هەروەها پیشسازیش ئەو کۆبوونە لەگەر جینگەش کە کۆبوونەوەکە کرا ئینجا بڕیار دەدەین لە ئالەتی دانی لەوە جێبەجێکردنی کاغەز باشە کابرای فڕنی دەڵێ کاکە ئەو نایلۆنە هەرزان دەوەستێ من بیکەم بە کاغەز نرخەکەی بەرز دەبێتەوە بۆ نایلۆنتان قەدەغە کردو خۆی ڕاستە ئەوشتا هەتاوەکو ئێمە چوین سەردانی چەند فڕنێکمان کرد ڕێی ساحەفڕنەکانمان وەرگرت ئەو قسەی تو زۆر تەواوە هەتا لە بازاریش پرسیمان زانین قاغز بە چەندە و نایلۆنەکە بە چەندە هەتا لەگەڵ وەزارەتی لەگەڵ بەڕێبەراتی پیشەسازی و پەرەپێدان پەیوەندیمان کرد کە بزانین چەند معمەل هەیە هەتاوەکو ئەگە کردمانی ئیزباریمان کرد دەبی کاغزەکە هەبیت تاوەکو کار بتان جێبەجێ بکەن فەو ئالیەتانە لەبەر هەندێش کۆبوونەوە دەکەین و باشترین ڕێگا چارە ببینینەوە لەو جێبەجێکردنەکەی توێ ئەو جێبەجێکردنی و قەرارە بە شەو ڕۆژێک نابی بەڕاستی پێویستی بە ئامادەکاریە هەتا وەزارەتی ڕۆشنبیریشمان لەگەڵە تەواوەکو دەست پێ بکەم بە ڕۆشنبیر نایلۆن خراپە نایلۆن لەبەرەوەی لەگەر
خۆی خراپەکەی ژینگەی وازی لێبینە کە ژینگە خراپ دەکا بەڕاستیەوە هەموو نایلۆن بەڵام بە تایبەتی لە فڕنی سەمبوون لە بروی ئەو گەرمە لەگە ئەو نایلۆنە کاریگەریەکی دەبێت بڵێ تەسیرەکی دەبێت لەسەر تەندروستی خەڵک. دکتۆر سەبارەت بە پاک و خاوێنی فڕنیەکان لە نێو هەرێمی کوردستان گەر هەولێر بە تایبەت باسکەی زۆر جار دەبینی کڵاو نابەستن پاک و خاوێنەکان وەکو دەبیندرێ وەکو پێویست نییە نینۆڵ چوزانم ینی کۆمەڵێک هەڵسوکەوت دەکرێت ئینسان هەست بەوە دەکات پاک نییە ئێوە بەڕاستی مەکانتان چۆن چاودێری ئەو فڕنیانە دەکەن؟ بڵێ ئەمە تیمەکانمان ناو هەولێر و شار و شارچووکەکانی تریش تیمەکانی چاودێری تەندروستی سەردانی ئەو شوێنان دەکەن یەک بۆ دەرهینانی مۆڵەتی تەندروستی کە مۆڵەتی تەندروستیش دەردێنن چەند شروتەکەی لەو جێبەجێکردنی لەو شوێنانە پاک و خاوێنی ئەەکەیت شەرتەکی ئەساسیە هەتا ئەو کەسانی کە لەوێ ئیش دەکەن پێویستە کارتی تەندروستیان بۆ دروست بکرێت هەندێک فحوسات هەیە دەیکەین کە دەبی هەندە نەخۆشیان نەبی تاوەکو نەخۆشی گوازراوە هەیە خەڵکی تری توش نەکەن کارتیان لۆ دروست دەکرێت بەڵام کەم و کوڕی لەگەرتومە هەر دەبێت چی تیمەکانمان بەردەوام سەردانی دەکەن زۆر جێشمان بەڕاستی سزادایە لەسەر بەڵێ سزادان خۆی مەراحلی هەیە کەم جار ئێمە ئاگاداری دەکەینەوە ئەو شتەی کە لەوەیە دەبی دووبارەی نەکاتەوە پاش فترێک مانگانە تقریبن سەردانیان دەکەین سەردانمان کردەوە دیتمان هەمان کەم و کوڕی هەیە و چارەسەری نەکردیە ئەو کاتی مەجبور دەبین ئەمە سزای پارەیان دەدەێنێنی غەرامەیان دەکەین دیتمان ئەگە سێم جار بە غەرامەش چاک نەبوو ئەو وەختی مەجبور دەبین دای دەخین. باشە بەڵام من لەگەڵ هەندێک خاوەن فڕنەکان قسەم کردووە دەڵم کاکە ئەم شوێنە مشک جورج یعنی شوێنێکی پارێزراو نییە دەڵێ لە هەر شوێنێک ئارتە بێ ئەو شتانە عادیە ببێ ینی نەخۆی عادی نییە هەتا مشک و جورجیش ڕێگا هەیە لە بۆ چارەسەرکردن و نەهێشتنی زیادبوونی و بوونی مشک و جورج ئەسڵەن چی شتی دەرمان هەیە پاقە هەیە ڕێگای ئەلمی هەیە لۆ لە ناوبردنی جورج و مشکەکان تیم زیاد دەکەن بە وەس ئاڕازین بەم شێوەیە کڵاوی لەسەر نییە پاخاوێنەکان خۆی ڕاست دەکەی هەر پێشی هەفتەیە کۆبنەوەمان لەگەڵ هەموو تیمەکانمان کرد هەر لەسەر ئەو نقطەیە کە باسی دەکەی تاکیدکردن لەسەر پاکخاوێنی تاکیدکردن لەسەر لەبەرکردنی سەدرریە و لەبەرکردنی کڵاو تیمەکانمان ئێستا دەستمان پێکردیە تقریبان پێش هەفتەیەک بوو هەفتەیەک مەحمولەت داینێ پاشوی هەریەک هەر شوێنێکمان دیت پاش ئاگادارکردنەوە ئەو شتانەی جێبەجێ نەکردێ بەڕاستی سزای چتوندیان دەدەین. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئیتر بۆ لە مەودووە بە مەبەستی پاراستنی تەندروستی هاوڵاتیان نابێت هیچ ناناواخانەیەک و فڕنیەک لە نێو هەرێمی کوردستاندا لە جیاتی کاغەز نایلۆن بەکاربهێنێت. بەشی زۆر لە کرێکار و وەستای نانەواخانەکان دەڵێن ئەم بڕیارە لە قازانجی هاوڵاتیان و سەلامەتی هاوڵاتیاندایە بەڵام لە هەمان کاتیشدا جێبەجێکردنی ئەستەمە چونکە نرخی سەمون و نانەکانیان بەرز دەبێتەوە. گەورەترین کێشە لە کرێکار و وەستای نانەواخانە و فڕنیەکانە کە زۆر جار تەنانەت وەزارەتی تەندروستیشدان بەوە دادەنێت ڕێو شوێنی سەلامەتی ناگرنە بەر. دەڵێن بۆ لە مەودووە بێجگە لە بەکارهێنانی کاغەز پێویستە کرێکارەکان هەم جلوبەرگێکی تەندروست هەم کڵاویش لەسەر بکەن بۆ ئەوەی هاوڵاتیان لە تەوشبوون بە نەخۆشی بپارێزرێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.